نەخۆشی هەیە ئەتوانی بە زووی تەشخیصی بکەی شێرپەنجەی ملی منداڵدان شێرپەنجەی مەمێت بۆ شێرپەنجەی ڕخۆڵە بە هەشتێ بۆکانتان ئەتوان بێنە و استراتیژی بەرگاردن شێرپەنجەتان کار بکەن. پزیشکانی خۆمان ژنان و ناوبوون و ئەوانی کە نەشتەرگار یاخود پزیشکی نەخۆشیەکانی مەمکن هەمویان ژنن. سەجادە دەرم لە کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی ئەمڕۆ لەم پەنێڵەی هەڵەبجەیە باسی استراتیژی بەرگاربوونی شێرپەنجەمان کرد. ئێستا لە عالەمە بە شێوەیەکی گشتی دامەزراوەیەکەیە کات لە بەربەدانی ئەم استراتیژە ئەکات کە لە سەر نەخشەی جیهانی عێراق تا ئێستا ئەم استراتیژیەتیانەوە لە هەرێمی کوردستانیشان نیمانە لە هەرێمی کوردستان و لە ناو ستراکچەری وەزارەتی تەندروستیە سندوقی چارەسەرکردنی شێرپەنجەمانەیە واتە ئێمە چاوەڕێیەکەین تا نەخۆشەکە توش ببێم کە توش هات اینجا چارەسەری ئەەکەین. طبعاً ئەمە استراتیژێکی هەڵەیە ئەمە لە استراتیژەکەیە چوارەم پێگاتەیە پێش ئەوە سێ پێگاتی تر هەیە بکە ئیشی لەسەر بکرێ اینجا چوارێمان بێنە سەر چارەسەر. یەکەم کە ئەوەیە بێ ئێمە سیستەمێکمانەوێ بۆ قیادەکردن و بەڕێوەبردننی ئەم استراتیژە کە زۆر زۆر گرنگە. دووهەم بریتە لە خۆپاراستن، سێەم بریتە لە پشکنینی پێشوەخت و زووناسینەوە، چوارم بریتە لە چارەسەر. ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستانە زیاتر کار بە چارەسەرەکەین و ئەگەر لەسەر ئەم استراتیژە شکست خواردووە بەردەوامین کە وەزارەت کاری پێەکە نەک لە هەرێمی کوردستانە بە دوو نەخۆشخان و سێ نەخۆشخانی هیوە و نانەکەلی فریان ناکەوین، پێنج نەخۆشخانی تریش بکرێتەوە فریان ناکەوین، چکە حاڵەتەکانی شێرپەنجە بە پێی دەرکەوتووە هەر 5 ساڵ بۆ 10 ساڵ جارێک نزیکی دەبڵ ئەبنەوە. ئەم عەدەدە زۆرە بێتەوە لەسەر هۆکارەکەی کار بکەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ 30 بۆ 50% هەموو شێرپەنجەکانتان ڕێگری بکەن لە ڕوودانیان کە بەداخەوە ئێمە لەسەر ئاستی وەزارەتی تەندروستی حکوومەت تا ئێستا لەم بوارەیە دەستەوەسان کارێکمان نەکردەوە. دکتۆر ئاژین حەمەد تەوفیق پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمک بە گرنگمانزانی ئەمڕۆ بەشداری بکەین لەم سیمپۆزیەمە بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیانی کوردستان و بەتایبەتی شاری هەڵەبجە لەسەر نەخۆشی شێرپەنجە و هۆکارەکانی و چۆن ڕێگری بکرێ وە گرنگترین خاڵ پشکنینی پێشوەختەیە کە پێویستە هاوڵاتیان بزانن کە زۆربەی جۆری شێرپەنجەکان پشکنینی پێشوەختەی هەیە بۆ نمونە شێرپەنجەی مەمەک بە ئامێری مەمۆگرافی پشکنی نەکرێت بۆ ئەوەیە کە وا بکەین خانمان هان بین پێش ئەوەی نیشانیان هەبێ بێن ئەم پشکنینە بکەن بۆ ئەگەر خوا نەخواستە ئەم نەخۆشیە هەبوو لە خۆناغێکی زۆر سەرەتاییە پێ بزانرێ و بە هەمان شێوە لە بۆ نەخۆشیەکانی تریش نەخۆشی سیەکان کۆڵۆن دەمی منداڵان ئەمانە جگەر پرۆستات ئەمانە ئەوانن کە ئەو شێرپەنجانە ئەتوانرێ بەهۆی پشکنینەوە بزانرێ پێشوەختە لەبەرەوە هەوڵی هۆشیاریمان ناوە ئینشاڵڵا بەردەوامی شەبین لەوەی کە هەموو هاوڵاتیەک هۆشیار بێ سەبارەت بە شێرپەنجەکان بە هەمووی و بەتایبەتی شێرپەنجەی مەمەک کە زۆر زۆر بڵاوە لە خانمانە بێگومانەوە هەڵدەبژێری کە $1 تێچە مهمەی ئەم دانیشتنە ئەم چالاکیە. دکتۆر کارزان عەبدوڵڵا پسپۆڕی زانستەکانی ژینگە طبعاً ئێمە ئەم وەرکشۆپە ئەمڕۆ لەلایەن پەیمانگای تەکنیکی پیشەی هەڵەبجەوە کە پەیمانگای تایبەتە لە هەڵەبجە ئەنجام درا بابەتەکە بابەتی هۆشیاری بوو یعنی لە ڕووی هۆشیاریەوە ئێمە چۆن بەرەنگاری ئەم نەخۆشیە جیهانیە ببینەوە چونکە ئێستا داتاکان ئەگەر لە ڕووی دنیا و لە هەر شوێنێکە وەرگری لە دوێنێ زۆرترە یعنی ئەمڕۆ ژمارەی توشبووان لە دوێنێ زۆرترە ئەم ساڵ لە پار زۆرتر بۆیە ئەمە پێویستێکی زۆر ئەخاتە سەرشانمان و هەستێکی بەرپرسیارەتی گەورە بەتایبەتی بۆ ناوەندە ئەکادیمی هۆشیاریەکان کە بێنە دەرەوە خەڵک هۆشیارکەنەوە بۆ ئەوەی ئەو خەڵکە تووشی شێرپەنجە نەبێ نەک ئەوەی توش بێ اینجا چارە ئەوە شەر ئیشێکی زۆر گرنگە کە لانی پزیشکی زیاتر کاری ئەوەیە بەڵام ئێمە ئەمڕۆ پانێڵەکە ئیشی ئەوە بوو کە خەڵک هۆشیار بکاتەوە چۆن تووشی شێرپەنجە نەبێ چۆن دەسەڵاتی خۆجیایی ناوچەکە و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەنگاری بێتەوە ینی پلانێکی استراتیژی دابنێ پەرەنگاری بێتەوە هەروەکو لە پانەڵەکە بیست دکتۆر عەبدولفتاح باس کرد هێشتا پلانێکی استراتیژی نییە بۆیە زۆر گرنگە ئەو پلانە بکرێ بۆ ئەوەی نەیەڵین خەڵکەکەمان تووشی شێرپەنجە بێ ئەم پلانانش لە هەندێک وڵاتی تازە پێگەشت و جێبەجێ کراون بڕۆ ئامارەکانیان بخوێنەوە لە 150 ڕێژی شێرپەنجەی دابەزاندووە بۆی زۆر گرنگە و پلانە هەبێت گەورەترین مشکلەی ئێمە لە ساڵی داهاتووە لە جیل ئەم جەنرەشە تازەی کە هەیە قەڵەوی